ئەویش بە پابەندبوون بە بناماکەی جەنابی ئەمیر کە ئەفەرموێ بۆی ڕاناکەم و لێشی ڕاناکەم. لە درێژەی هەنگاوە کردارەکان بۆ بەستنی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی و لە چوارچێوەی قۆناغی دووەمی ئامادەکاریەکان کۆنفرانسی ناوچەیی مەڵبەندی دووی سلێمانی بە بەشداری نزیکەی 600 ئەندام بەڕێوەچوو. لە کۆنفرانسەکەدا بە ئامادەبوونی بەرپرسانی باڵای ئۆرگان و مەکتەب و ناوەند و ڕێکخراوە جیاوازەکانی کۆمەڵی ئیسلامی و هەڵبژێردراوانی کۆبوونەوە گشتەکان لە سنووری مەڵبەندی سلێمانی پرسی بەرپرسی داهاتووی مەڵبەندی دووی سلێمانی خرایا بەرباس و گفتوگۆ. سەرنجام شێخ موحسین حسێن یەکێک لە دامەزرێنەرانی کۆمەڵی ئیسلامی بە زۆرینەی ڕەهای دەنگی ئامادەبووان و با ڕێژەی لە 92 دەنگەکان وەک بەرپرسی نوێی مەڵبەندی سلێمانی متمانی پێدراو لە پاش کۆنگرەی چوارەم دەست بەکار دەبێت. جەنابی بەڕێز مامۆستا موحسین حسێن ڕەحیم تاکە کاندید بوو ئامادەبووانی ئەندام لەناو کۆنفرانسەکە بریتین لە 406 کەس ئەوەی کە حوزور پێویستمان بە ڕێژەی 50 زایدەکەیە بەڵام کۆی ئەو دەنگا دروستانەی کە بۆ ئێمە هاتۆ کۆمان کردێتەوە بریتین لە 373 دەنگ کە کاتە بە شێوەی پوینت لە 191.8 بە دەرچوو حسابە گەشەی زیاتری پێدا. دیاری محەممەد بەرپرسی ئێستای مەڵبەندی سلێمانی کە خۆی نەپاڵاوتەوە پشتیوانی و پاڵپشتی بۆ بەرپرسی ئایندەی مەڵبەندەکە دووپات کردەوە. کۆنفرانسی ناوچەیی سنووری مەڵبەندی سلێمانی ساز کرا و تیایدا نوێنەرانی کۆنگرە هەڵبژێرێ و بەرپرسی مەڵبەندی داهاتووی دوای کۆنگرە هەڵبژێرا. هەڵبەتە بەندە خۆم کاندید نەکردەوە و لێرەشەوە پشتیوانی خۆم بۆ بەڕێز کاک شێخ ماسین دەربڕی و سپاس یەکەم و کە هاستا بە هاتنە پێشەوە بۆ ڕاپەڕاندی ئەمەرکە و شکوبرایانیش بەڵێنی پشتیوانیان پێداوە. بەرپرسی داهاتووی مەڵبەندی سلێمانی کۆمەڵی ئیسلامیش سەرەڕای دەستخۆشی لە دەستەی ئێستای مەڵبەند بەڵێنی زیاتر بەخشینەوەی گڕوتین بە مەڵبەندەکە دەدات بە هاوکاری هەموو ئەوانەی کە متمانەیان پێبەخشیوە. عادەتەن کۆنگرە گێڕانەوەی قایش ئیشکردنە بۆ سەر سفری جوڵە و پاشان دەست پێکردنەوە بۆیە هەموو کۆنگرەیەک ویزگەی گۆڕانکاری و بەخۆداچوونەوەیە بەخۆداچوونەوەی کاری پێشوو و نەخشەدانان بۆ داهاتوو دیارە وەکو ستافی پێشووی مەڵبەند من لێرەوە دەستخۆشی و سوپاسیان ئاڕاستە ئەکەم کە لە دۆخێکی قەیراناوی و ئالۆزا توانیویانە مەڵبەند بەو شێوازە بەڕێوە بەرن بربەستەکانی ڕێگاکە ببڕن و ئێستا مەڵبەندێکی جوان پێشکەش بکەن و منیش ئومێد دەکەم لە داهاتووە بتوانم درێژە بەکار و چالاکیەکانی ئەوان بدەم دیارە پلانمان دەبێت بۆ داهاتوو پلانەکە قۆناق جێبەجێکرێ بە وەرگرتنی ڕێی سەرنجی پسپۆران و وەکارگەڕانی داهاتووی مەڵبەند وەیە پرۆژەکەی داهاتوو مەسە 3 تەوەر داڕشتووە یەکەمینیان تەواسۆل واتە ڕایاڵە دروستکردنی ڕایاڵە لەگەڵ جەماوەر بەگشتی دووەمینیشان پەروەردەیەکی تەندروست و گشتگیر و هاوچەرخ سێمینیشان پیشەیی بوون و هەروەها پسپۆڕی بوون لە ئیشەکانە ومێ دەکەم خوای گەورە هاوکارمان بێ و خوای گەورە پشتگیرمان بێ بۆ بەڕێوەبردنی مەڵبەندێکی سەرکەوتووی نمونە ئینشاءڵڵا. ئەندامانی کۆنفرانس بە ئاگەشببینیەوە لە ئەنجامدان و سەرکەوتنی کۆنفرانسی مەڵبەندەکەیان دەڕوانی و هیوا ئومێدێکی گەورەشیان بە کۆنگرەی چوارەمی حزبەکەیان هەیە. ئەمڕۆ لە کۆنفرانسی سلێمانی بەشداریمان کرد سپاس بەخوا کۆنفرانسێکی سەرکەوتوو بەڕێژی ئومێد دەکەین کۆنگرەیەکی سەرکەوتوو بەڕێ بکەین ئینشاءڵڵا. پشتیوان بەخوای پەروەردگار و ئومێدمان هەیە و ئاسۆمان گەشە ئینشاءڵڵا لەم 4 ساڵی داهاتوو کە بۆی ئەچین و بەرەو سەرکەوتن بچێ و ئەو کار و پیشانەی کە نەکراوە و دواکەوتووە بەهۆی یا هەر چۆ کارێک ئینشاءڵڵا بەدەست بێ و ئامانجێکی باشتر. دەستخۆشی لە بەرپرسی ڕابردووی مەڵبەندی دووەکەین و ئینشاءڵڵا هیوای سەرکەوتن بۆ بەرپرسی تازا خواجی کاک شێخ و ئینشاءڵڵا هیواداری ئەم کۆنگرەیە کە کۆنگرەی چوارەم لە پێشمانە ببێتە کۆنگرەیەکی نەوعی ئینشاءڵڵا خزمەت بە پرۆسەکە بکەین ئینشاءڵڵا. کۆنفرانسی مەڵبەندی سلێمانی کۆمەڵی ئیسلامی لە ژێر چاودێری تیمێکی تایبەتی تەندروستی نەخۆشخانەی بەخشین بەڕێوە چوو کە ڕێنمایی تەندروستیان بە ئەندامانی کۆنفرانس دەدا و چارەسەری پێویست و سەرەتاییشیان بۆ هەر ئەندام کۆنفرانسێک دەکرد کە پێویستی بە چارەسەر بووایە.
بەڵێ ئێمە تیمێکی تەندروستی لە نەخۆشخانەی بەخشینەوە هاتوین بۆ سەرپەرشتیکردنێکی گشتی لایانی تەندروستی کۆنفرانسەکە و هەر شتێک کە بیبینین لەگەڵ تەندروستیدا نەگونجێ یاخود بزانین زیانی بۆ تەندروستی گشتی ئەو کەسانی لێرە هەبێ ئێمە تێبینی پێدین و ڕێنماییەکەین هەروەها هەندێک دەرمانی چارەسەری سەرەتایی و هەندێک ئامێری پشکنینە سەرەتاییەکان پێمانە بۆ ئەگەر حاڵەتێک کەسێک نەخۆشێکی درێژخانی لەگەڵە یاخود لەو کاتەدا پێویستی بە چارەسەرێکی کاتی بێ پێویستی بە دەرمانێکی کاتی بێ ئەگەر بکرێ و بڵێن لێرە چارەسەر بکرێمە چارەسەرێکی کاتی بۆ بکەین و ئەگەر پێویستی شکر بە دڵنیایە و لێرەوە ئەمبولانسمان پێە ڕەوانەی جێگای تایبەتیەکەین. ئەندامێکی لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی باس لە دوایین هەنگاوەکانی قۆناغی دووەمی ئامادەکاری کۆنگرە دەکات کە تەنها 3 مەڵبەند ماوە کۆنفرانسی تێدا ئەنجام بدرێت. دیارە ئێمە 12 مەڵبەندمان هەیە مەڵبەندێک لە دەرەوەی کوردستانەوەتە لە ئەوروپا و هەندەرانە 11 مەڵبەنج لە ناوخۆی کوردستاندا ئێمە تا ئێستا 9 مەڵبەندمان تەواو کردووە 3 مەڵبەند ماوە کە ئەویش هەمویان بەرواریان بۆ دیاری کراوە لە کۆتایی قۆناغی دووهەمی کۆنگری چوارەم نزیک دەبینەوە کە کۆتایی هێنانە بە قۆناغی کۆنفرانسە ناوچەیەکان. لە کۆنفرانسی مەڵبەندی سلێمانی کۆمەڵی ئیسلامی جیا لە هەڵبژاردننی بەرپرسی ئایندەی مەڵبەند هاوکات ئەندامانی کۆنگرەش هەڵبژێردران ئەمە بەدەر لەوەی کە ئەندامانی کۆنفرانس بە سەر 4 گروپدا دابەش بوون و بە وردی تاوتوی ڕەشنووسی پەیڕەوی ناوخۆی کۆمەڵی ئیسلامیان کردو لە سەر بابەت و هەیکەلێت و دەسەڵاتی وەرگانەکان پێشنیار و ڕاستپاردەی پێویست لە گروپەکان ئامادە کران و دواتر بە دەنگی ئەندامانی کۆنفرانس پەسەند کرا و بوو بە ڕاستپاردەی مەڵبەندی سلێمانی بۆ کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.